من ناوم سەبرێ محمود عەبدوڵڵایە لە دایکبووی ساڵی 1952 لە شاری سلێمانی گەڕێکی چوارباخ بەناوبانگی بە ماڵی مەحموود عەبەی شاپەسەن. سەرەتای ژیانم هەر لە گەڕێکی چوارباخەوە دەستی پێ کردووە کە چوومەتە قوتابخانە لە ساڵی 1950 داخڵی مەکتەب کراوم لە مەکتەبی نیشتیمان. ئەوسا پێیانوت مەکتەبی نیشتیمان. ئەو ساڵە بوو کە زمانی مەلکی نەما چۆ جمهوریەوە. ئێستەش بیرم نییە سبەهێ معروف لە پۆلا یەکەم مامۆستام بوو کە دەرسی کوردی پێوتوم. ئێستەش لە یادمە مامۆستایەکی زۆر چاک بوو، فێری سیاسەت بەڕاستی لەوە فێری سیاسەتی ئەکردین لە پۆلی یەکەوە. ئەیوز زمانی مەلکی عەسکەرەکان ڕەنگیان زەرد بووە، ئێستا زمانی جمهوری عەسکەرەکان ڕەنگیان پەمەی بووە. لەوەوە کوردایەتی لە ناو قوتابەکانە ئەچەسپان. 6 ساڵ لە مەکتەبی نیشتیمان بووم. مامۆستا بەهێ معروف مامۆستای کوردیم بوو، سد عەزیزە خواعافویکە ڕیاضیاتی پێوتین، سد عایشە ئیجتیماعیاتی پێوتین. ئێتە یعنی بەڕاستی مامۆستاکانمان زۆر ڕێک و پێبوون. سد شەفیق سەعید مدیرەمان بوو، بەڕاستی مامۆستای ئەوسا مامۆستای بەڕێز و زۆر یعنی پەروەردەی مناڵیانە کرد. بەڕاستی لەگەڵ تعلیمە پەروەردەیەکی چاکیشیانە کردین. دوای ئیبتیدایی چوومە متەوەستەکەمان لە لای متەوەستەی کوردستان بوو لە ڕێی سەرقەبرانەکە. متەوەستەشم لە متەوەستەی کوردستان تەواو کردو لە ڕێگەی سەرقەبرانی سەیوان بوو. لە چوارباخەوە بە پێچووین بۆەوێ مناڵیش بووین. لەوێش مامۆستاکانمان بەڕاستی زۆر بەڕێز بوون. مامۆستا جەرجیس ڕیاضیاتی پێوتین، زۆر مامۆستایەکی چاک بوو، مامۆستایەکی مەسیحی بوو. عومەر عارف فیزیای پێوتین. هەتا سێم لەوێ تەواو کرد. لەوێ مامۆستاکانمان زۆر ڕێک و پێک بوون. لە سنفی سێم تەوەستای تر یامیان بەشوو. 15 ساڵ بوو. لە 15 ساڵیەوە یامیان بەشوو. مامۆستا عومەر زۆر زیرەک بووم لە فیزیا و ڕیاضیاتە. هەموو جاری گوێچکەیە گرتمەوت وەربزان بۆ چێچیتە دارمعلومات، تۆ تەلەبەی تۆبی نابێ بچیتە دارمعلومات. ئەو مامۆستا حەق چێ بەسەرمەوە، حەزم لەوەیە. ئێتر زۆری پرسی بوو. ڕۆژێک هاوتی ئەگەر ناحەی مالیتان زەعیفە من یارمەتی دەیەم. دوای پرسی ماڵی مەحموود عەبەی شاپەسەن با بە لۆرتن بۆ ناخوێنی. ئێتر یا بوومیان بەشوو لە ڕۆژم نادڵم یاومیان بەشوو. ئێتر دوایی پرسی بووی هەر پرسی بوو گوێچکەی گرتم وتی شەیتان بڵێ یاومیان بەشوو. وتم دڵ ئاوی خواردوتی. ئێتر چوومە دارمعلومات لە دارمعلومات ساڵی یەکەم هیچ قوتابەی بووم. ساڵی دووەم گواستمیانەوە. 2 ساڵی دارمعلومات لەلای خواعافویکە هاوسەرەکەم تەواوم کرد. لە سنفی سیا ئاریم بوو، کاکە ئاری کوڕە گەورەکەمە. 8 1972 تەعین بووم، 14 2/72 کاکە ئالانم بوو. یعنی کە تەعین بووم هەردوو کوڕەکەم هەبوو. بەس باوکی مناڵەکانم خواعافویکە زۆر ئینسانی تابڵی چاک و لەسەر خۆ هێواش بوو. زۆر یارمەتیەرم بوو بۆ تەواوکردنی قوتابخانەم. ڕۆژی وا بۆ هاتەوی نان لێمەنێ چێژ دێمەنێ هیچ مەکە بە سەعیەکەت بکە. زۆر یارمەتیشیان لە مناڵەکانە لە بەخێوکردنی مناڵەکانە. بەڕاستی ئینسانی زۆر چاک بوو. ئەوەڵ تەعینم لە قلیاسان بوو. لە قلیاسان تەعین بووین لەگەڵ ناسکیژنی غەفوری حاجی مارف، لەگەڵ ڕووناکی ماڵی کۆڵک. ساڵی 74 کە کۆڕەوەکە بوو قلیاسان بە حساب لادێ بوو. منیان هێنایەوە هەر یەکەی نەقلی مەکتەبێ کراین. من بەر مەکتەبی 11 ئازار کەوتم لە گەڕێکی خەبات. لەوێ وەست پەروین خورشید گیرا ئەو ڕۆژە کە ئەو گیرا بەیانی باوکیاری خواعافویکە سارێکی نار بە دوامەوتی ببێتە دەرەوە خۆت مناڵەکان نەکوت بگیرن. چوومە دەرەوە. ساڵێک 6 مانگ لە بەڵخە بووین لەژێر خێمەیەکە. من و خۆم و 2 مناڵەکەم و باوکیان زۆر لەوێ بوو لەوێ نابوو چکە پێش بەرگە خۆ دەزانی ئەڕواوێت و ئەمانە. ئینجا باشتێکی خۆشتا بۆ بگەڕمەوە لەسەرەوە. خێمەیەک بوو بە تەنیا من و مناڵەکانی تیا بووم. ئیشێکی بۆ هاتچێ بۆ سەرکردایەتی. ڕۆی بۆ سەرکردایەتی وتم من بە تەنیا ناوێرم لێرم. مناڵ بووم کاکێشە 24 ساڵ عەمرم بوو. وتی ئەو خێمەیە زانیتم ئاوتی 11 کوڕی سلێمانی تیا هەر 11 حیمایی تۆکە. ئەوە نەدڵم خۆش بوو جام 11 حیمایم هەبێ. خەمم چییە؟ بۆ خۆم بە ئیسراحە دەخەوتم. دوای کاتەوە کەسیان ناناسم. بڕوا بکە 1000 قوربان بوو سەرەوە.
دەی دوای ئەوە ساڵێک لە ئێران بووین لە ئێران منیش بووم بە مامۆستا مناڵە کوردەکانی ئاوارەکان بڵین لەژێر خێما بووین لە پێشەوە دوای چوون بە مەریوان ژوورێکمان کرد یەک ژوور چکە من 9 دینار معاشم وەرەگەر باوکیشیان 11 دینار معاشەکەمان ئەوە نەبوو یەک ژوورمان گرتە بوو لە مەریوان من و باوکاری دەرسمانەوتەوە مامۆستا بووین دەبێت ئەیتر من بە زۆری دەرسمەوتەوە چکە هاتشوێ کردوینە کرد دەرسی شێوتەوە و ئیشی خۆشی هەرە کرد ئاریم 3 ساڵ بوو دام نابوو بە گوێگر مامۆستا با دەرچێ زۆر زیرەکە هەموو با بە 3 ساڵ ئەمرێتی ئەخر 3 ساڵ ئەمر چۆنی نابێت دەی ئەوەیان ئەوە جاری وا هەبوو هینمان بۆ هات تەیارە لە باڵخە بووین ڕۆژێک تەیارە هات ئالانم خستە بن باقەڵم 2 ساڵ بوو ئاریش 3 ساڵ بوو پەلی ڕاکێشە بۆ ئەشکەوتەکان ئەبووە بچیناتە ئەشکەوتەکانەوە چکە تیارە زاڵم بوو قسفیە کرد تر ژیانی ئێمە ئاوا بوو تقریبا لە ساڵی 75 لە نەکسەکە هاتینەوە بە سلەیمانی هاتینەوە بۆ سلەیمانی خانووەکەمان تەواو بوو خانوویەکی گەورەی خۆشداری خۆمانە بوو زۆر دڵم پێی خۆش بوو یەکسەر بەیانێک دەرچوو نەفیکراین بۆ جنوب باوکاری نەفیکرا بۆ جنوب بۆ ناسریە ناحەی ئیسلاحیان پێوت لە ڕێگەی جبایش پیسترین شوێن بوو چوینە ئەوێ لەوێ 3 ساڵ لەوێ بووین خۆم و ماڵەکانم هەر 2 کوڕەکەم هەبوو وەختە لەوێش بەڕاستی کۆمەڵی خەڵکی باشی لێ هەبوو ئێمە نابێ بڵێن عەرەب هەمووی خراپە یا هەمووی چاکە بڕوا بکە جەماعەتێکی لێ بوو یعنی زۆر یارمەتیانەیە ناحی مادینە معنەوی زۆر یارمەتیانەیە بەڕاستی چکە من خۆم ڕووخابووم لەوێ زۆر ناخۆشە نەپیکریت و ئیهانەکریت و یعنی بچیتە شوێنی زمانی باسیش خۆتان نەزانن چەند زەحمەت بوو دوای ئەوە لە 79 تومە باوکاری کەڵکەڵەوە کەوتۆتەوە سەری بچێتەوە بێتەوە پێشمەرگە چوو زۆر محاولەی کرد نەقلان کردینەوە بۆ سلەیمانی لە سلەیمانی ساڵی 78 مانگی 78 هاتینەوە بۆ سلەیمانی لە مانگی 79 دیسان ڕۆشتەوە دەرێ بەس لەو بەینا شیلانم بوو شیلەخان کچە بچکۆلەکەمە ساقی بوو ڕۆشتەوە دەرەوە ئەو بۆ بە پێشمەرگە من خۆمەوە 3 ماڵە بچووکە بە تەنیا لە خانوویەکە بوو دوای ئەوە لەو خانووە هەر ژیان لە مانگی 10 خۆم گیرا دەمان زیندانی کرا لە سجن بووم لە نەجدەکە سجن بووین کۆمەڵی ژنی چاکی تیا بوو بەڕاستی ئینسانی چاکی تیا بوو یەکێ لەوانە ژنی شێخ کەریم بوو زۆری ئاسکۆڵ خان بوو زۆری ژنتیا بوو شارە بوو نەرمین بوو یعنی کۆمەڵێکی چاکی تیا بوو خوشکەکەی دانای ئەحمەد مەجیدیا بوو دایکی ئەحمەد مەجیدیا بوو دانای ئەحمەد مەجیدیا بوو بەڕاستی کە بردمیان زۆر کرد لە مەکتەبەوە جارێک کە بردمیان مدیرەکەمان مامۆستا ئەحمەد هەتا ماوە من چاکەی مامۆستا ئەحمەدم لەبەر چاو ناچێت وتی سەبری ئەگەر حەزەکەی نەگیرێ چکە یەک چوون بۆ ماڵەوە بوون ڕام نەکردوتم کاکەگیان وەڵی ڕاکردنم دیوە زۆر زەحمەتە وابزانم سجنەکە خۆشترە لەو دەشت و دەرە 5 هاتن لە مەکتەب بردمیان مامۆستا ئەحمەد ئەگەر حەز ناکەی بگیرەی دەرگای پشتەوە بۆوەکەمەوە ئەگەر عسکەر وشت هات تۆ لە دەرگای پشتەوە بڕۆ وتم گوێ مێرە نایەن ئیشەڵڵا من بە دڵی خۆمتم تەواوی تر نەیان گرتومتەوە 5 هاتن لە مەکتەب بردمیان ئێتر کە ڕۆشتم زۆرە ترسان بەڕاستی یعنی ترسەکەی لەوانە بوو زمانی بەعز بەڕاستی زۆر دڕندە بوون دڕندەترین حیزبی بەعز بوو لە هەموو عالەمە بڕوا ناکەم بێ حیزبێک کە بە قەرەمان دڕندە مناڵەکان وەرێکی لە ماڵێک بوون شیلانم لای دایکم بوو ئاری لای مامی بوو ئالانج لای نەنکی نەنکەکەی گەی بوو ئێتر بەو شێوەیە دەمانیەکەم بردەسەر لە باوکاری شەید کرا کە شەید کرا بەرێنێن کە بەر بووم ئێتر دوای ئەوەی باوکاری شەید کرا ئێتر بزانت چ ژیانێک ئەبێت ژیانێکی زۆر قورس کە ڕۆژتە دەرەوە 27 ساڵ عەمرم بوو کە شەید کرا 29 ساڵ عەمرم بوو ئێستا نەبووم بە 30 ساڵ من لە هەموو شتێک بوومەوە
لە شوکردن و لە ماڵ و مێرد و لە هەمووی بوومەوە. ئیتر دوای ئەوە لە مەکتەب بەس من لە مەکتەبی ڕۆخۆش بووم لە 79 باوکاری بۆی کردم لە مەکتەبی ڕۆخۆش و ڕۆخۆش و یادگار بوو. من معاونەی یادگار بووم لە گەڵ مامۆستا ئەحمەد نەسرینی حەمەڕەقیش معاونەی ڕۆخۆش بوو. ئەوان کچان بوون دەوامەکەی من تەلەبەکانمانمووی کوڕ بوو مامۆستاکان پیا بوون من بە تاقی تەنیا ژن بووم معاونە بووم لەوێ. بەس بەڕاستی دەوری برایەکیانە بینی بۆ من هەمویان کەشت دەست ناکە و جاری وا هەبوو کارتۆنە بریشکیانە فرشتیانە فرشت 5 کارتۆنم بووە پارەکان لێ وەرەگرتمەوە بەڵام زۆر مەمنونیان بووم کە بۆیان پیا کردم مەسەن چا نابوو لە پێش خۆیان بۆ منیان پیا کرد. ئیتر ژنەکانیش عینەشت بەڕاستی دەوریان چۆڵ نەکردن بە دائیمی لەلام بوون ئەو ڕەفیقەکانم ست سوعاد بوو ست ئەمیرە بوو ست حەسیبە بوو ست ئاواز بوو ئیتر کۆمەڵێکی زۆر بوون و زۆر خۆش بوون ست نەسرینی حەمەڕەق بوو بەڕاستی یانەوانە دەوری خوشک و دایکیانە بینی بۆ من. لە ساڵی دوای هەشتاویەکەوێتە من بەو شێوەیە ژیام هەتا ئێستا. من زۆر سوپاسی خواکەم کە ئەو هەموو ژیانە ناخۆشەم بردەسەر 3 مناڵم هەیە یاخوا مناڵی هەموو کەسێک وابێت هەر سێکیان بەڕاستی یعنی ئەمەنە دڵسۆز من یعنی خۆم بەغیری بە خۆمە بم. کاکە ئاری و کاکە ئالان و شیلەخان. کاکە ئاری مەسە لە بەریتانیایە، کاکە ئالان 11 ساڵ لە هۆڵندا بوو لەبەر خاتری من هاتەوە کە بە تەنیا مامەوە. لەخوا بە زیابێ ژیانمان خۆشە. ئێستش لەگەڵ دراوسێ کۆنەکانم لەگەڵ هاوڕە کۆنەکانم ئێستش عەلاقەمان زۆر بە قووەتە. دوای ئەوە جەماعەتمان هەیە ئێستا لە گاردنستی خۆمان دانیشتمانە بێت ئەوەتی تەقاعود بووم و ئەچم بۆ تەواری جەماعەتێکی خۆشی لێیە سەیران و گەڕان و خۆشیمان هەیە بەیەکەوە یعنی شکر ناخۆش نییە. دوای وەرزش و ڕۆژانە ڕۆشتنمان هەیە لەگە جەماعەتی گاردنستیە ڕۆژی 2-3 فەڕە بە خۆمان پیاساکەین و دانیشین و یعنی خۆشە. و هەتا ئێستا من لە ماڵیشەوە مەشغوڵم بە زۆری بە سەیری ئەخبار و حەلقەکان و خۆتەزانی ژنان زۆریان حەز لە حەلقەیە و بەخێوکردنی مناڵەکانی کاکە ئالان و ئیتر یعنی مەسئولێتی ماڵەکە تقریبەن زۆری لەسەر خۆمە بێت چونکە کاکە ئالان 8 دەڕوە 5 ئەوارێتەوە دڵم نایتر ئەو بەعزە شتێک بکە لەبەرەوە خۆمەیکەم زۆریشم حەزە ئیشی دەرەوە کە ئیشێکی دەرەوەی کە بکەم ئەگە زڕوو وانە بۆ ئەم کرد بەس ئێستا زڕوفەکە خۆش نیە تۆزێ وەستاوم لە ئیشەکانم. من 8/1/72 تەعین بووم لە قلیاسان هەتا 74 لە قلیاسان بووم 74 کە ڕۆشتینە دەرەوە 75 هاتمەوە لە 11 ئازار بووم هەتا 79 نەقڵ بووم بۆ مەکتەبی ڕووخۆش و یادگار هەتا ساڵی 2012 مەکتەبەکەمان کرا بە مەکتەبێکی فەڕەنسی مەکتەبەکەی ئێمە بردە سەر سیڤەر هەتا 2014 مانگی 2014 تەقاعود بووم. تەقاعودیەکەشم بەڕاستی زۆر سوپاسی هاوڕێکانمەکەم هەمویان زۆر بە ڕێک و پێکی هاتنە ماڵەوە بە دەست و هەدیەی جوانەوە و ئێتر خواحافیز بووم لێ کردوون بەس لە هەزار عەلاقەمان زۆر بە قووەتە هەمومان بەیەکەوە هەموو مناسەبەیە بەیەکەوەین بڕۆکە سەریانێکیشە چەند تەلەفۆنم بۆکە نەڕۆم لەگەڵیان چکە من خۆم حەزم تۆزێ لە دەرەوە و گەڕان و خۆشی هەیە حەزم لە ناخۆشی و مردن نیە لە ماڵە. ئێستاش ئێتر وەختی تەقاعودیەکەم کە هات تەقاعود بووم بۆ خۆم لە ماڵ. ئێمە مامۆستای کۆن بەڕاستی من ئێستش مامۆستا کۆنەکانی خۆمم لە مێشکایە بەڕاستی بەسفێری خوێننیان ناکردین ئەو تەربیەتەی کە ئەیان ناین ئەو خۆشەویستی کە دروستیانەکرد لە بینمانە لە بینی مامۆستا و تەلەبە یعنی بەڕاستی زۆر گەورە بوو زۆر شتێکی گەورە بوو لازال ئێمە لەسەر ئەوە ڕۆین. من خۆم کە چوومەتە پۆلەوە پێشەوەی دەستکەم بە دەرزوتنەوە پێیان ئەوەڵی ساڵ لەگەڵ قوتابیەکانە وەکو بڵێم خۆمە کرد بە مناڵێک لەگەڵ تەلەبەکانە
ئەموت ئەبێ ئێوە منتان خۆش بوێ منش ئێوەم خۆش بوێ ئەگەر ئێمە یەکتریمان خۆش نەبێ دەرسەکەمان ناچێتە مێشکمان اینجا کولی ساڵێکیش دەرسم بە چ پۆلێک گوتووە بیدایەتی ساڵ دایک و باوکی قوتابیەکانم هێناوەتە پۆلەوە لەگەڵ مناڵەکانە دانیشتووە حەزم کردو بزانم مناڵەکان لە ماڵەوە چۆنن بۆی بەو ڕێگەی من دەرسیان پێ بڵێم یعنی ئاگام لە مناڵەکان هەبوو لە ماڵی شەو لە دەریشەوە خۆشەویستێکی زیاد لە حەدیشم دروست کردووە لە بینی خۆم و مناڵەکانە لایەزال ئێستا ماشەڵڵایان لێبێ هەموو دکتۆرن مهندیسن وەزیفەی باشیان هەیە کە ئەمبینن یعنی دایکێک چەند خۆشەویستە ئاوە خۆشیان هەیە منش بڕوا بکە فەرقی مناڵەکانی خۆم و تەلەبەکانم بە حیاتی نەکردووە بەڵام ئێستا بەڕاستی جیلی ئێستا زۆروانیە ئێستا لەوات یعنی کە بە زۆر بەس بۆ معاشەکە بچێتە ژوورەوە بەشی معاشەکەش دەرسەڵێتەوە ئەڵێ معاشەکەم کەمە ئەخر ئێوە مناڵە گوناهی چییە تۆ جیلێک تەحقیمەکەی ئەبێت جیل ئێمە پەروەردەکەری جیلین جیل ئەبێت زۆر بڕێک و پێکی بەخێوکرێ مامۆستای وا هەیە کە بەڕاستی دانیشی قسەی لەگەڵەکەی معلوماتێکی ئەو تۆی نییە ئەگەر معلوماتێکی ئەو تۆی نەبێ خۆی ئەبێ ئەو مناڵە چۆن پەروەردەکە دوایەوە یەک غەڵەتی تریژ من کە زۆر بەدیەکەم ئەوەی کە لەسەر تەلەڤیزۆن زۆر بەحەس کرا نابێ لە مناڵ بیرێ نابێ لە مناڵ تووڕەبی نابێ لە مناڵهین بەڕاستی احترامی مامۆستا زۆر دابەزی خۆ من قەت لەگەڵ بڕوا بکە من 46 ساڵ مامۆستا بووم 44 ساڵ مامۆستای فعلی بووم ساڵێک 74 بۆیان زیادکردین کە لە دەرەوەم بە 2 ساڵ بۆمە حساب بوو ئەمەش کە معاشیان نەیە 2 ساڵ 46 ساڵ من مامۆستا بووم بڕوا بکە بڕوا ناکەم دەشە قازم نابێ لە مناڵ خۆ من ناڵێم لیان ڕاستە بەڵام ئەوەی کە لەسەر تەلەڤیزۆن بەحسەکرێ بەڕاستی احترامی مامۆستای زۆر زۆر دابەزانوە ئەم بێمەعاشیە و ئەم نەدارایی مامۆستاش بەڕاستی لە مستەوای مامۆستای زۆر دابەزانوە بەڕاستی یعنی شتێکی زۆر زۆر خەتەرناکە پەیامی من ئەوەیە کە هەموو مامۆستایەک مناڵەکانی بەقەت هەردوو چاوی خۆش بێ قوتابیەکانی زۆر خۆش بێ تربیەتیان لە پێشەوە بە ئینجا فێری خوێننیان بکە خوێندنەکە هەر فێرە بێ بەڵام پەیامم بۆ مامۆستای پۆلی یەک هەیە پۆلی یەک کە ئەگەر بەباشی بناغی مناڵەکەت دروست کرد بڕوا بکە هەتا ئەو مناڵە لە ژیان نابێ سەرکەوتووە بێ ئەگینا نازانم جیل ئەم جیلە من زۆر ترسناکە من زۆر لێ ترسم زۆر خەفەتیشی پێوە ئەحماوە گرتومانە ئەمە خۆمم ئەمە شەی مامۆستا شەریفە هاوسەرەکەمە ئەمە کاکە ئاریە ئەوەش کاکە ئالانە ئەمەش هێوەش بەیەکەوە لە سەیران بووین ئەمە ساڵی 75 چینی ئەمە دوو هاوڕێ زۆر خۆشەویستن گەلاوێژ و سنەزیرە بەیەکەوە ڕەسممان مامۆستا بن ئەمەش عینەت شت هەرە بمانە کە بەیەکەوە اینجا کە لە قلیاسان ساڵی 74 ساڵی کۆسان نا 4 ساڵ قلیاسان بوو مدیرە بووم لەوێ هێنانینەوە ئێرە لە مەکتەبی 11 ئازار بووین لە مەکتەبی 11 ئازارەوەی تر کۆمەڵی مامۆستای گیران لەسەر مێردەکانیان کە ڕۆژبوونە دەرەوە نەفیکراین بۆ جنوب لە ناحیەی ئیسلاح لە ناسریە ئەمە ڕەسمی ناحیەی ئیسلاح ئەمە هاوسەرەکەمە لەگەڵ هاوڕێیەکی و خۆم 2000 گرتومانە هەرسێکیان شوێن کردو ژنێنێ نەشکر ئەمە ڕەسمی خۆم و کوڕە گەورەکەمە زۆر باشە ئەمەش سەیرانێکە کردمان ئەمیان بوو کە بچکۆلەکەمە ئەو خۆم و ئەوەش کوڕە بچکۆلەکەمە یعنی دووەم کوڕەکەمە چکە دوو کوڕ کچێکم هەیە پێشەوەی باکاری بڕاتە دەرەخوا عافیکە لە 11 ئازار گەڕێکی خەبات محاولەی بۆ کردم نەقلی کردمە ڕۆخۆ پێدار ئەنی کۆتا ساڵت هەر لە مەکتەبەیە خرێنە سەر سیبەر بەڵێ ئێستانیان زۆر یعنی
ژنەکانیش بەڕاستی دەوری خوشکیانە بینی بۆ من ڕاستەکەی چکە زۆر مناڵ بووم کە لەم قەڵما ئیتر بەڕاستی یعنی زۆر یارمەتی یەرم بوو لەوەی کەمیانەیە کەمەکە زۆر فەرقی ئەوانشم زۆر خۆشە لە چاوم خۆشترەوێت ئەمەش ڕسمی من و ئارێز و ژنەکەیەتی ئەمەش لە سەیرانێک بووین زۆر باشە لەسەر ئەم کۆنگرێ قسەمان بڵێ سەرگۆڵخان ژنی شێرکۆی شێعالی و ئەوانە لە مەطعمێکی دانیشتمانەوەی بەڵێ چونە ئیشتراکی و کۆنگرێمان کرد ئەو لە کۆنگرێکەش سەری نەگرتە بۆ جیاونەوە ئەمەش ڕسمی مەکتەبی ڕووخۆشمانە پۆلی وردەکانەوە شوانەیەک دەوتەوە مامۆستا بیرکاری ئێستا یەک کۆمەڵ تەلەبەی چاکی دکتۆر و مهندس و یعنی ئێستاش لە عەلاقەمان هەیە لەگەڵ قوتابیەکان دەستت خۆش بەسەر کەوتوو بی